ئەم هەفتە لە ئاستی وڵاتانی جیاوازە وەک هەفتەی لیدەرشیپ یان سەرکردە ناونیشانی دەستنیشان کراوە. جا ئێمەش قساکەین لەسەر تایبەتمەندیەکانی ئەم کەسە واتە لەسەر تایبەتمەندیەکانی سەرکردە بتوانە و سەرکەوتوو کێیە. زۆر جار باسی کاتی سەرکردەکرێت لانەیە لەگەڵ بەڕێوبەر ناوەکان لە یەکتر با بڵێن بچێت هەر بۆیە سەر لێ شێوازێک دروستکات بۆ کەسەکان، بەڵام وەک بە هەمەش لە ناویشە دەرئەکەوێت ئەمانە جیاوازیان هەیە. با بزانین لە ئەرکیشە ئایا جیاوازیان هەیە. لەسەر ئەم بابەتە دێن بە میواندارەتی بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر دەرون فەرەیدون کە بەڕێزیان پسپۆڕی کارگێڕی کارن. دکتۆر دەرون سلااو لێبێت، زۆر بەخێربێیت. سلااوتان باش و سلااو لێوەش سلااو لە کەناڵە جوانەکەی کوردسات. دکتۆر باسمان کرد کە ئەم هەفتەی با بڵێن هەفتەی سەرکردەیە. زۆر جار کاتی باسی سەرکردەکرێت لەوانەیە بە هەماش ئاماژەم بکرد لەگەڵ کەسێک وەک بەڕێوەبەر با بڵێن سەر لە شێواویە دروست بێتەوەی کە ئەم ئیشی چیە ئەو ئیشی چیە ئایا یەک شتن. جا پێم خۆشە بەڕێزت هەر بەک ڕوونکردنەوەیەک باسێکی سەرکردە بکەیت ئەوەی کە مەبەست لە سەرکردەکێ ئەبێ تایبەتمەندیەکانی چی بێت؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً سەرکردە ئەگەر بین وەکو پێناسەیەک ئەوەیە پرۆسەیەکی کاریگەریە لەسەر ئەوانی تر واتە بتوانیت کاریگەری دەبێت لەسەر ئەو کەسانی کە لەگەڵ تا ئیژەکەن لەو ڕێکخراوە یاخود لەو شوێنە. سەرکردە دائیمەن مەجموعەیەک تایبەتمەندی هەیە کە یەکێک لەو تایبەتمەندیانەی دائیمەن ئەبێ واسق نەزیه بێ لەگەڵ کەسەکانی بەرامبەریە. دائیمەن ئەبێ وا بکە توانای قەناعەتکردنی هەبێ بەوانی کە ئەبێ دائیمەن خزمەتکار بێت بۆ ئەوانی کە ئەبێ احترامی ئەوان بگرێت. سەرکردە سکیلێکە یاخود مەهارەیەکە کە هەموو کەس ئەمڕۆ پێویستی پێیەتی تەنانەت لە بازاریشە. بە خۆشبەختانە ئیسێمێکێک لە وانەکانی کە ئەخوێنرێت بۆ هەموو قۆناغی یەک لە زانکۆ سلێمانی پرۆفشنال سکیلسە و یەکێکیش لەو بابەتانی کە ئەخوێنرێت لیدەرشیپە. تەمەن لیدەرشیپ ئەگەر بین مەجموعەیەک خاڵی گرنگی هەیە کە بۆ لیدەرشیپ ئەبێ هەبێت یاخود بۆ یەکێک لەو خاڵانی کە ئەتوانین بڵین سەرکەوتنی دام و دەستگاکان بەدەست سەرکردی سەرکەوتووە. واتە هەموو دام و دەستگای کاتێک کە سەرەکەوێ ئەو فەزڵە ئەو پاداشتە ئەگەڕێتەوە بۆ ئەو سەرکردەیە. ئەگەر بین جیاوازیکەین لە بینی سەرکردە و بەڕێوەبەرە یەکێک لەو جیاوازیانەی کە دائیمەن ئێمە بە خوێندکارەکانیشمان ئەڵێن ئەوەیە سەرکردە دائیمەن وشەی ئێمە بەکارهێنێ بەڵام بەڕێوەبەر وشەی من بەکارهێنێ کە ئەم لەم دوو وشەیە زۆر شت کۆ بێتەوە. سەرکردە دائیمەن حەزی بە ئیشی تیمە سەرکەوتنی خۆی و هەموو موظفەکانی بە یەک جار باسەکە بەڵام بەڕێوەبەر بەو شێوازە نیە یاخود زۆر جار سەرکردەگە خاڵێکی لاواز هەبێت لە ناو کەسەکانە پێی ئەڵێ و هەوڵەیە چاکسازی بۆ بکە هەوڵەیە بیخاتە خولێکی ڕاهێنانەوە بەڵام بەڕێوەبەر دائیمەن تانە لە موظفەکە یەکێ بۆ شێوازێکە خاڵی لاوازی هەیە و زۆر خاڵی کەژەیە کە جیاوازی لە بینی بەڕێوەبەر و سەرکردەیە. زۆر باشە. دکتۆر باسی کەسایەتی سەرکردە بکەین ینی زۆر جار لە وڵاتە پێشکەوتۆکانە هیچ پەیوەندی بە تەمەنەوە نییە لەوانەیە کەسێکی گەنج چەندها کەسی بە تەمەن لە بەردەمیا کار بکەن بۆ لە بەروی ئەم کەسە توانیوێتی سوود لە بەهرە و توانەکانی خۆی ببینێ ڕۆڵی خۆی ببینێ. ڕاستە زانیاری هەیە لە بواری ئەو کارەی کە کارەکات بەڵام تا چەند ئەم زانیاریە لەگەڵ هەسوکەوت و نواندن و شێوازی مامەڵەکردنی خۆیان تێکەڵ یەکتریەکات تاوەکو لەو کاری خۆیان سەرکەوتوو بێت. ئایا ئێمە کەسانی وامان هەیە کە بتوانین هەم لە کەرتی گشتی هەم لە کەرتی تایبەت یاخود لە کۆمپانیایەک یاخود لە شوێنێکی زۆر بچووکیش بێت کار بکات چەند کەسێکیشی لە بەردەما بێت بەم شێوازە مامەڵە بکات؟ بەڵێ وەڵام من حەزەکەم وەڵامی و پرسیارە بە تەواوەتی بەمان خۆشبەختانە ئەتوانین بڵێن لەم ڕۆیانی سەرکردەی گەنجی باشمان هەیە لە دام و دەستگاکان چی لە کەرتی تایبەت بێت چی لە کردەوە سەرکردەشمان هەیە تەنانەت سەرکردەی ئافرەت کە پێڵن قیادەی نسوی کە ئەمەش خۆشبەختانە چەندها جار ئەیان بینین ڕۆڵی خۆیان هەیە لە پێشخستنی ئەو دام و دەستگایە بە شێوازێک مامەڵاکەن کە تەوان سەرکردە ئەتوان بڵم زۆر یعنی ناتوانین ڕەبتیکەینەوە بە تەمەن سەرکردەی سەرکەوتوو ئەو کەسەیە کە توانای قەناعەتکردنی هەیە بەوانی کە توانای ئەوەیە کە لەگەڵ یانە بگونجێت توانای احترامگرتنیان هەیە سەرکردە ئەبێ دائیمەن بە شێوازێک ئیش بکە کە خزمەتکاری ئەو شوێنە بێ ئەبێ وەکو مامۆسایەک بێ ئەبێ وەکو ڕاوێژکارێک بێ ئەبێ وەکو قازیە بێت کە دائیمەن حکمی شتەکان بە و سەرکردە
بە کاتێک بە سەرکردەیەک ئەڵێن سەرکردەیەکی گەنجی باش کە توانای بڕیاردانی هەبێت لە کاتی خۆیان کە ئەگەر هات و قەیرانێک ڕوبەڕووی ئەو ڕێکخراوە بۆ توانای خۆی هەبێت تەوەن لە کاتی قەیرانیشا سەرکردە دروستە بێ ناتوانین بە سەرکردەیەکی باش بڵین باش ئەگەر هات و لە کاتێکی قەیرانە توانای بەڕێوەبردنی ئەو قەیرانی هەبوو ئەو کاتاڵین ئەم سەرکردە کەسێکی زۆر لێ هاتۆ کەسێکی زۆر باشە توانای چارەسەرکردی کێشەکانی هەیە لە کات و ساتی خۆیان بۆیە زۆر جارە سەرکردەی گەنجمان هەیە و بە سەرکەوتوانە ئەتوانن ئیشەکانیان بکەن و ئەو مەهارات و ئەو خەسڵەتانیان تایە کە ئەتوانین بڵین ئەمانە ئەتوانن هەم ڕابەرایەتی ئەو شوێنە بکەن هەم ئەو شوێنەش بەڕێوە بەرن بە شێوەیەکی باش باشە جا دکتۆر زۆر جار لای ئێمە ئەم باوەڕە هەیە بۆ نمونە سەرکردە ئەو کەسەیە هەڵە ناکە شکۆیەکی هەیە ئەگەر هەڵەشکە خۆی نایدرکێنێت ئەمە باوەڕەکە لە لای ئێمە بۆ بابەتی سەرکردە هەیە لە پێناسەکە لاوانەیە بۆ شوێنم بەڕاستی ئەگەر سەرکردەیەک هەڵە بکات چۆنە بێ ڕاستی بکاتەوە ئایا ئەبێ بۆی ڕاست بکرێتەوە ئەبێ خۆی ئەو ڕۆحیەتەی تیابێت کە دان بەوای بنێ هەڵم کردووە یەکێک لە خەسڵەتەکانی سەرکردەی سەرکەوتوو ئەوەیە کە نەقد قبولکە ئەبێ دائیمەن گوێ لە هاوکارەکانی بگرێ ئەبێ نەقدەکانیشی قبولکە و زۆر ئازاییشە سەرکردەی سەرکەوتوو سەرکردەیە کە دان بە هەڵەکانی خۆیان بنێ بڵێ من هەڵم کردووە لەبەر 1 2 3 4 کاتێک کە تۆ ئەوەگەی ئەو بە معنای چییە بە معناوەیە کە تۆ سەرکردەیەکی وشیاری کە سەرکردەیەکی دووربینیت کە سەرکردەیەکی توانای ڕاستکردنەوەی هەڵی خۆتت دەبێت تەمان هەر سەرکردەیەکیش کە توانای ڕاستکردنەوەی هەڵی خۆی هەبێ بە دڵنیایەوە ئەتوانێت هەموو ئەو هەڵانی کە ئەو ڕێکخراوەی ئیشی تیاکە چارەسەری بکە بۆیە ئەو سەرکردانی هەنێک جار سەرکردە ئەبینین مەسەرەن خۆی بە جۆرێک لە جۆرەکان ئەناسێنێت لە ناو کۆمەڵگا یاخود لە ناو ئەو ڕێکخراوێکی ئیشی تیاکە بەڵام بەعکسەوە ئەبێت سەرکردە نەقد قبولکە دان بە هەڵەکانی خۆیان بنێ باشە دکتۆر مەرجە ئەو کەسێک کابێتە سەرکردە لە هەر بوارێک کابێت لە هەر کایەکی جیاوازە بێ خۆی پێشتر ئەزمموی هەبوو بێ لەو کارەیە یاخود ئەمیتر بە هەر شێوازە بێت چۆتە ئەو شوێنەوە کردوشیانە بە سەرکردە ئەم دوو شێوازە تا چەند سەرکەوتنی پێوەتیارە بێت بەڵێ وەڵڵاهی خۆی یعنی یەکێک لەو خاڵە گرنگانی کە هەچ کەسێک دانێت بۆ دام و دەستگاکان بەڕاستی ئەبێ سفاتی سەرکردایەتی تیاابێ خەڵەتی سەرکردایەتی تیاابێ ئەبێ و کەسە کەفاعەتێکی باشێبێ لێ هاتووی خۆی بسەلمێنێ یعنی بە کەسەکە لەسەر ئەساسی لێ هاتووی و کەفاعەتی دابنرێ نەک لەسەر ئەساسێکی کە یاخود حاڵەتێکی کە وە بە دڵنیاییەوە کە تۆ شوێنەگریتە دەست ئەبێ بە سیارەتی بگیتە ئەستۆ ئەو سیارەتە نابێت فەوتە چکە هەموو سەرکردنی دام و دەستگایەک پابندە بە بەڕێوەبەر ئێمە شتێکمانەیە لە عەرەبیەڵێن الوحدەة بئامریها واتە هەموو ئەو یەکەیەک هەموو ئەو منەظەمەیەک ئەو ئامرەت ڕۆڵێکی باشی تیابینێ بۆیە بە دڵنیاییەوە مەرجە مەجموعەیەک تایبەتمەندی تیابێ مەجموعەیەک خەسڵەتی تیابێ کە شیاو بێ بۆ ئەو شوێنە و ئەو شوێنە ژوا بەکار بهێنێت کە مەسلحەتی عام لەسەر مەسلحەتی شخصی خۆی بێت باشە جا دکتۆر من بابەتێک بەرگوێم کە و فترێک بەر لە سەهر لەسەر سەرکردە ئەیوە ساڵانە میلیارەها دۆلار خەرجەکرێت بۆی کە سەرکردە لە ئاستی جیهانە پەروەردە بکرێت کەسانێکی سەرکردە بەڵام بەم هەموو یعنی خەرجکردنەوە بەم هەموو خولکردنەوە بەم هەموو گرنگی بابەتەکە کە هاتوۆتە ئاراوە هێشتا ئێمە بنین کاتێ باسی سەرکردە دێت بەڕاستی سەرکردێت بۆ تایبەتمەندیانەوە زۆر بە کەمیلانێ دۆزینەوەی بۆ ئێمە دەست بدا بۆ ئەوەنە لەم بابەتە دۆزینەوەی سەرکردەیەکی ڕاستەقینە بابەتێکی زەحمەتە طبعا ئەگەر بڵین بۆ زەحمەتە طبعاەوە نەخوێن یعنی وەکو بابەتێک نەخوێنراوە تا ئیسە لە زانکۆکان یعنی جگە لە چەند کۆلێجێک یا چەند بەشێکی دیاریکراو بەڵام خۆشبەختانە ئیستا کەسێکیان کرد بازاری کارپێویستی بە مەجموعە سکیڵە تەمەنە مەجموعە سکیڵانە پێڵین سۆفت سکیلز یەکێکیش واتە مەهاراتی نەرمونیانی یەکێکیش لەوانە کە سەرکردایەتیە طبعا ئاشنابوون بە سەرکردایەتی پرۆسەیەکە دائیمەن لەبێ هەموو کەسێک هەیبێت بیخوێنێت بۆیە بزانە سەرکردا چکا ڕۆژێک لە ڕۆژان ئەم کەسە کە تەخەروجی ژەکات چ خوێنکار بێ یاخود چ کەسێکی کە بێ ئەبێ مواسەفا کرد بوو بە بەرپرسیارەتێکی درایە یاخود کە لە شوێنێکا کاری کرد وەکو بەڕێوەبەرێک ئەبێ بیگ لەوە بکاتەوە وەکو بەڕێوەبەر ئیش نەکا وەکو سەرکردە ئیش بکە چونکە سەرکردایەتی بەڕێوەبەر یاخود بەڕێوەبەر زۆر پرۆسەیەکی جیاوازن لە یەکتری سەرکردە بێ ئەو خەسڵەتەی تیابێت کە بزانە دایمە چۆن مامەڵاکە لەگەڵ ئەوانێکەیە چکە ئەبێ ئەوەش لە بەرچاو بگرێ تەنها سەرکەوتن بۆ کۆمپانیاکە یاخود بۆ ڕێکخراوەکە هی خۆی نییە بەڵکو ئەبێ
مشاوەری دائیمەن هەبێت لەگەڵ دەور و پشتیا ئەبێ ئەوان بخاتە پرۆسی بڕیاردانەوە. ئێمە لێرە زۆر جار کەسەکان تاکلایەنە بڕیارێن، بەڵام سەرکردەی سەرکەوتوو ئەو سەرکردەیە کە پرس ئەکا بەوانەی کە لەگەڵیان ئەڵێن بەتە مەسەن پرۆسەکەیان بۆ ئەعلانەکە و ئەڵێ ئایا چی بکەین. دائیمەن موظفیش یاخود فەرمانبەر کە کاتێک ڕەئی وەرەگیرێت لەسەر شتێک دڵنیاییەوە هەستی بە خۆشیەکە هاندانێکە بۆی بیر لەوە کاتەوە ئەم شوێنەوەکو ماڵی دووەمی خۆی وایە و ئەمەش مەجموعەیەک تەبعیاتی هەیە کە پێویستە سەرکردە بەکاری بێنێ بۆی ئەو منەظەمەی خۆشەویستکە و وەلا و ئینتیمائیش لەلایەن فەرمانبەرەوە دروست بکا بۆ ئەو شوێنە. باشە. باسی ناوەندە ئەکادمیەکانە کرد بە تایبەتی زانکۆ پەیماگاکان تا چەند دکتۆر ڕۆڵیانە بێت لەوەی کە کەسی سەرکردە زیاتر پەرەی پێبەن و دروستی بکەن و بیخەن ناو بازاری کارەوە. بەڵێ بە دڵنیایەوە گە تۆ سێریکی ئیستا هەموو ئەم سەرکردانەی کە چی هەمووی یعنی زۆربەی خریجی زانکۆن و خوێندویانە چێ مەسەرەن مدیر عامێک بێ ئەندام پەرلەمانێک بێ بە دڵنیاییەوە ئەو دام و دەستگایانێ ڕۆڵێکی گرنگیانەیە چکات تۆ کە ئێمە توێژینەوەیەکمان کرد لە 2007 بۆمان دەرکەوت کە زۆرینەی کەرتی تایبەت یەکێک لەو گلەیانی کە هەیان بوو ئەوەیە کە ئەو کەسانەی یەن لەوێ پرۆسەیەکمانە بوو بە ناوی ئینتەرنشیپەوە کە یەن مەشقەکانیان لە کەرتی تایبەتە بینن سیفاتی سەرکردیانتیانە بۆ ئێمە وەکو توێژینەوەیەک ئەنجامماننا لەگەڵ هەنێک لە هاوکارانم و دوای ئەو بۆمان دەکەوت کە بەڕاستی پێویستە بۆی خۆشبەختانە ئەو ماوەی 2-3 ساڵە ئەو وانەیە یەکێکردناوی پرۆفشنال سکیلسە یەکێک لە بابەتەکانی وەکو سەرکردایەتی ئەخوێنرێ بۆیە تۆ خوێنکار خریجی هەر شوێنێکیش بێ ئەبێ ئەوە بزانێ ئەبێت تیمۆک بزانێ ئەبێت توانای بڕیاردانی هەبێ توانێت چارەسەرکردنی کێشەکانی هەبێ ئەبێ واتە ئیفێکس ئەخلاقیاتی ئیشکردن بزانێ یعنی ئەبێ دائیمەن سەرکردە ئەگەر بینە سەر جۆرەکانیشی ئەبێ ئەخلاقیاتی هەبێ ئەبێ خزمەتکار بێ ئەبێ دووربین بێ ئەبێ دائیمەن لە تەنیش ئیشەکانەوە وەت لە تەنیش کێشە مەشاکلاکانە ئەو تەواجودی هەبێ. ئێستا جەنابەت باسی کۆمەڵک لە تایبەتمەندەکانی سەرکردەت کرد بۆ نمونە لانەی هەندێکیان پێویست کرێت لەسەر لایەنی دەرونی سەرکردە لەسەر فەزیلەت ئەخلاقیەکانی کار بکرێت ئەوەی کە ڕۆحێکی گەورەی هەبێت گوێ لە دەنگە جیاوازەکان بگرێت بەخشندەیی تیابێت هەموو ئەمانە جا لە پاڵ ئەو وانانەی کە ئێستا خەریکە ئاراستەی سەرکردەکان ئەکرێت ئاراستەی کەسانێکە کرێت کە یانەوە سەرکردە بن لە زانکۆکانە بەڕای جەنابەت ئەبێت چی تریان فێ بکرێت چ مەهارەت و لە هاتوویەکی تر یا چوانەیەکی تر زیاد بکرێت بۆی کە هەموو لایەنەکانی کەسێکە ویستی بێ بە سەرکردە کاری لە سەرکرابێ وە پەروەردە بکرێت. بەڵێ بەدڵنیایە ئەبێ بنەمەکانی ئیدارەدان بزانێ ئەبێ بزانێت چۆن پلاندانێ چۆن بیرکردنەوەی استراتیجی هەبێ ئەو کەسە چکە سەرکردە عادەتەن یەکێک لە جۆرەکانی ئەوەیە بێ استراتیجیانە بێ بکاتەوە دووربین بێ ئەبێت توانای خۆگونجاندنی هەبێت لەگەڵ ژینگەی دەرەوەیە ئەبێ ئەو سەرکردەیە بە تایبەتی لە کاتی قێرانەکاتە تەواجودی هەبێ و ئەبێت سەرکردە دائیمەن بتوانێت لەگەڵ کەلتورە جیاوازەکانە خۆی بگونجێنن چکە دائیمەن سەرکردە کاتێک کە ئێمەڵێن سەرکردەواتە توانای ئیشکردنی بێ لەگەڵ تیمە و ئێمەش دەزانین لە تیمە مەجموعەیەک باگراوند و خەلفێتی جیاوازێ بە تایبەتی هەنێک کەسێت ناگوجێ لەگەڵ ئەبێ و بەڕێوەبەرە توانای خۆگونجاندنی هەبێ لەگەڵیا ئەبێ توانای بڕیاردانی هەبێت لە کاتی خۆیە چرا بەداخەوە هەنێک جارێ بینین بڕیاردان تەخیرە بێ حەسم ناکرێت کە ئەمەش هەنێک جار و ئەبێ بشتوانێت چۆن بڕیارەکە ئەیە دراسێ بکە پێش بڕیار چی ئەگوزەرێ و دوای بڕیاری چیە گوزەرێ ئەبێت توانای چارەسەرکردنی کێشەکانی هەبێ بە هەموو جۆرێک ئەبێت توانای کۆمونیکیشنی هەبێ واتە تەواصلی هەبێ لەگەڵ کاسەکانی کەیە ئەبێت توانای قەناعەتکردنی هەبێ بە بەرامبەر چکە بەڕێوەبەر یا ئەفۆن سەرکردە یەکێک لەو توانانی کە زۆر زۆر گرنگە ئەبێ قەناعەتکردنی هەبێ ئەبێ خۆی بگونجێنێ و ئەبێ احترامی بەرامبەریش بگرێ چکە ئەمانە هەمووی خەسڵەتن کە ئەبێ لە سەرکردەیە هەبێ زۆر جار سەرکردە هەیە مەسە هەنێکی تیا هەنێکی تیانە بۆیە بێ هەموو ئەم خەسڵەتانە هەبێت بۆیە بە تایبەتی خۆت بگونجێنیت و دائیمەن ئێمەش باسیەوەکەین ئەبێ سەرکردە یعنی کەبوو بە سەرکردەیەکی باش ئەبێ کورسیەکە بە دوای ئەوە بگەڕێ نەک ئەو بە دوای کورسەکە بگەڕێ. باشە دکتۆر نمونە بێنینەوە لەسەرەوەی کە دا چەند سەرکردە ڕۆڵی هەیە لە ناو کۆمەڵگا و لە وڵاتە ینی بۆ نمونە وڵاتێکی وەکو دوبەی کە بۆ هەموو پێشکەوتنیەوە لە ڕووی بیناسازی و لە ڕووی تەلارسازی و لە ڕووی ئەو کۆمپانیا گەورانەی کە لە وڵاتەیە هەیە هەمووی بە تیمۆر کارەکەن
کارەکانش لە ڕێگەی کۆمپانیا و کەرتی تایبەتەوەی و کەسانێکی شەن وەکو سەرکردە کار لەم بوارەیەکەن و نەک خەڵکی ناخۆی خۆی چەندین کەسی بیانی لە بەردەمی ئەم سەرکردەیە یعنی تۆ ئێستا ژینگە و کۆمەڵگا لەوانەیە لەگەڵ دابوونەریتی توە بگونجێت و من و تۆ بتوانین بە یەکۆ مامەڵەکانمان بگونجێت بەڵام ئەگە کەسێکی بیانی بێت تێکەڵمان بێت لەوانەیە مامەڵی ئەو جیاوازتر بێت تا چەند گرنگە کەسی سەرکردە ئەم شێوازە تەعامولانە ئەم شێوازە کەلتورە جیاوازەنە بە یەکۆ بەسێتەوە تاوەکو پرۆژێکی باش بەرەم بێنێت. بەڵێ تەبەن باسی دوبەی کرد تەبەن وڵاتانی کە زۆرێک لە وڵاتانە سنگافورە تەبەن سنگافورە سەرکردەکەشی ئێمە هەمومان نەزانین کە دائیمەن توانیوتی ئەو وڵاتە لە خلالی چەند ساڵێکی کەمە پێش بخا یاخود سێری ئەڵمانیاکە خۆ ئەڵمانیا و ڕاوێژکارێکی هەبوو سەرکردەی هەموو ئەو وڵاتەیە کرد و بە سادەیش تاوان سەرکردە بێ دائیمەن خزمەتکار بێ بێ دائیمەن سادە بێ بێ دائیمەن وال من تۆزێکنەوە پێش ئاماژەم پێیە سەرکردە ڕۆڵی هەیە لە پێشخستنی چ منەظەمە بێت چه خراوێک یاخود چه وڵاتێک یا کۆمەڵگا چکە کۆمەڵگا ئەگە سەرکردەکەی سەرکەوتوو بوو بە معنای ئەوەیە هەموو بوارەکانی کە سەرکەوتن بەدەستێنێ پێشخستنی وڵات پێویستی بە سەرکردەیەکی باشە پێویستی بە سەرکردەیەکە کە مەجموعەیەک سفاتی تیابێ بۆ نمونە سەرکردەیەکی ئۆتۆقرات بێ یاخود سەرکردەیەک بێ دیموکراتی بێ سەرکردەیەک بێ گوێ لە مەعاناتی خەڵکەکەی بگرێ سەرکردە دائیمە نەبێ هەست بەوە بکە کە سەرکەوتنی ئەو وڵاتە بە چینەکانەوەیە وێ بێ دائیمەن گوێ لە مەعاناتی کەسەکان بگرێ و ئەبێ پەیام و دیدی ئەو سەرکردە ئەبێت ڕوون و ئاشکرا بێ بۆ هەموو کۆمەڵگا یاخود هەموو ئەو دام و دەستگای لە دام و دەستگا بیا چی لە کۆمەڵگا بێ بۆ ڕووی کاریشەوە دکتۆر بۆ نمونە زۆر کات ئەگەرێمە لە ڕووی کار و لە ڕووی ئیشکردنەوە بڵێ زۆر جار سەرکردە هەیە خەڵکی وڵاتەکەی خۆت نییە بەڵام تیمێکی وڵاتەکەی تۆ بەڕێوە بە تا چەند بڕوات بەوە من بەڵام بەوەیە چکە ئێمە پێویستمان بۆ نییە کەسەکە کێ بێ پێویستمان بۆیە ئایا ئەو خەستەتانی تایە کە توانای تا چەند سوودی ئەبەخشێت تەوەن من خۆم کاتێک کە ماستەرەکەم خوێن لە بەریتانیا یعنی یەکێک لەو خەستەتانی کە بینیم هاوڕێکم لەگەڵا بوو ئیسپانی بوو تیم لیدەر بوو یعنی ئەو مواصفاتانی کە ئەوی تیای بوو ئێمە زۆر زۆر معجب بووین پێی کە ئەو توانای قیادەکردنی هەشت کەسی هەیە و دائیمەن ئەوێ سەرکردە مزاحیش بێت بە شێوازێک لە شێوازەکان ئەبێ دائیمەن لە پێشەوە بێ و تەسحیە با بەوەی کە یعنی ئامانجی ئەو سەرکردەی سەرکەوتوو ئامانجەکانی ئەوەیە بەدیهێنانی ئامانجی ئەو شوێنە بێت نەوەک بەدیهێنانی ئامانجە شخصیەکانی خۆ زۆر زۆر سپاس دکتۆر دەرون ئامادەبوونی بەڕێزت